سڵاوتان لێبێ هەوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لە ئێوەی ئازیز و خۆشەویست عومەری کوڕی خەتاب ئەو هاوڵی پێغەمبەر کە هەموو موسڵمانان دەیناسن و چەندین فەرمودەی پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێت لەسەر زمانی ئەو گێڕدراوەتەوە ئەو لە زۆربەی جەنگەکان لەگەڵ پێغەمبەری خوددادا درودی خودای لەسەر بێ بەشداری کردووە ئەمڕۆ لەگەڵمان بن بۆ باسکردنی ئەم هاوڵە بە ڕێزەی پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێت. ئەبوو حەفسی عومەری کوڕی خەتاب و ناسراو بە فاروق دووەم هاوڵی پێغەمبەری خوددایە درودی خودای لەسەر بێ و گەورەی نێو هاوڕێکانی پێغەمبەری خوددا بووە درودی خودای لەسەر بێ و یەکێکە لە دەمەشدە پێدراوەکانی بەهەشت و یەکێکە لە زاناکانی ئەو سەردەما دوای کۆسی دوای ئەبوبەکری سیدیق لە ساڵی 634 زاینی دەسەڵاتی گرتە دەست ئەو دامەزرێنەری ڕۆژمێری ئیسلامیە و لە سەردەمی دەسەڵاتی ئەودا دەوڵەتە ئیسلامیەکان فراوانتر بوو و گەشتە میسر و لیبیا و عێراق و فارس و خۆراسان و ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ و باشووری ئەرمینیا ئەو یەکەم کەس بوو کە قودسی کردە ژێردەستی موسڵمانان بۆ یەکەمین جار 13 ساڵ بچووکتر بووە لە پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ لە نێو قوڕیشەکاندا ژیا و لە هەمویان جوانتر قورئانی خوێندۆتەوە هەر لە زووەوە فێری زۆرانبازی و سوارچاکی و شعر بووە زانایانی ئیسلامی لەسەر ئەوە کۆکن کە پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ لە تەمەنی 30 ساڵی دەستی کردووە بە بانگەواز و لە سەرەتاشدا بانگەوازێکی نهێنی بووە پاش 3 ساڵ دەستیان کردووە بە بانگەوازی ئاشکرا بەڵام کاتێک بە ئاشکرا دەستیان پێکرد قوڕیشەکان دژایەتیان دەکرد و عومەری کوڕی خەتاب یەکێک بۆ لەو کەسانی کە زۆر ئازاری موسڵمانانی دەدا کاتێک هێشتا باوەڕی نەهێنا بوو زۆر دڵڕق بوو بەرامبەر موسڵمانان لە پشتی ئەو ڕق و کینەی کە بەرامبەر موسڵمانان دەری دەبڕی ناسکەیەک هەبوو لە دڵیدا بۆیە ئەو ماوەیە عومەری کوڕی خەتاب لە دوودڵیەکی زۆردا بوو چونکە دەیبینی کاتێ ئازاری موسڵمانان دەدا دەبینێ ناکشێنەوە پەشیمان نابنەوە و سەرۆکەکەشیان ناسراوە بە ڕازگۆ و دەستپاک کە پێغەمبەری خوددایە درودی خودای لەسەر بێ بەڵام دوای ماوەیەک باوەڕی هێنا و موسڵمانەتی خۆی ڕاگەیاند پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ فەرمانی بە شوێنکەوتوانی کرد کە کۆچ بکەن بۆ شاری یەثرب لە ساڵی 622 زاینی زۆربەی موسڵمانان بە نهێنی و ترسەوە کۆچیان کرد چونکە دەترسان یەکێک لە قوڕیشەکان هێرش بکاتە سەریان جگە لە عومەری کوڕی خەتاب کاتێک کە پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ لە حوتی مانگی 6 ساڵی 632 زاینی کۆسی دوای کرد وەلەو کاتەدا عومەری کوڕی خەتاب باوەڕی بەو نەدەکرد و هەڵسا و گوتی واللهی پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ نەمردووە و بە تەواوەتی باوەڕی وا بوو کە کۆسی دوای نەکردووە چونکە زۆر پێغەمبەری خودای خۆشدەویست و هەروە ئەویش عومەری کوڕی خەتابی خۆشدەویست لە سەردەمی حکومکردنی ئەبوبەکری سیدیق دەستە ڕاستی ئەو بوو و زۆر نزیک بوون لە یەکەوە جارێکان ئەبوبەکری سیدیق فەرمووی هیچ کەسێک لەسەر زەوی نییە بەقەد عومەر خۆشەویستتر بێ لە لام هەمیشە لە کاتی جەنگەکاندا یارمەتی یەکتریان دەدا و پێکەوە بوون کۆمەڵە فارسێک کە هێشتا باوەڕیان نەهێنا بوو ڕقێکی یەکجار زۆریان لە عومەر بوو و لە بەرەبەیانی 26 ذوالحیجەی ساڵی 23 کۆسی کاتێک نوێژی بەیانی دەکرد ئەبوو لؤلؤەی فارسی 6 چەقۆی لێدا و شەهیدی کرد لە نێو خەڵکدا عومەری کوڕی خەتاب بە پیاوی قسەی جوان و ڕای گرنگ ناوی دەرکرده بوو ئەو هێندە هەستی بە بەرپرسیارەتی هەبوو زۆر کەم دەخەوت جارێکیان لێیان پرسی بۆچی ناخەوی گوتی سۆن بخەوم ئەگەر بە ڕۆژ بخەوم حەقی موسڵمانان نادەم ئەگەر بە شەویش بخەوم حەقی خودای گەورە نادەم ئەو نەجلی هەبوو نە کۆشک و نەژیانی وەک پاشای دەکرد هەرچەندە خاوەنی دەسەڵاتیش بوو جارەکان کەسێکی فارس ویستە بووی بزانێ عومەر چۆن دەژێ و چ بوو سەردانی بکە کاتێک لە خەڵکی پرسی عومەر لەکوێیە ئەوانش پێیان گوت ئەو پیاوەیە کە لەژێر ئەو دارە پاڵکەوتووە کە بینیتی نەپاسەوانی لەگەڵ و جلەکانی لە زلی پاشان ناسێ سەری سوڕما و باوەڕی نەدەکرد کە ئەمە بەڕێوەبەری موسڵمانانە کە ئەم دیمەنانی دەبینی کۆشک و تەلارەکان و پاسەوانەکان و خزمەتکارەکانی کیسڕای فارسی بیر دەکەوتەوە عومەری کوڕی خەتاب بە یەکێک لە دادوەرترین کەسەکان دادەنرێ ئەمانەش بەشێکن لە جەنگەکان کە بەشداری تێیدا کردووە فتحی شام فتحی عێراق فتحی قودس و گرتنی مزگەوتی ئەقسا فتحی میسر فتحی فارس ئەمانەش بەشێکن لە کارەکانی سەربازگی بەردەوامی دامەزران لە فەڵەستین و شام و ئوردن یەکەم کەس بوو کە سەربازی پاسەوانی دانا لەسەر سنوورەکان یەکەم کەس بوو هێزیە دەگی ڕێخستنی دانا یەکەم کەس بوو داوای لە سەرکردەکانی کرد راپۆرتی تەواوی بۆ ئامادە بکەن لەسەر حاڵی ئەندامانی سوپاکەیان یەکەم کەس بوو دیوانەکانی نووسیوە بۆ تۆمارکردنی ناو موچی سەربازەکان یەکەم کەس بوو کە پزیشک و وەرگێڕ و ڕێنماییکەری لەگەڵ سوپادا دەنارد
یەکەم کەس بوو گەنجینی خواردنی دانا بۆ سوپا. ئەمەش جوانترین وتەکانێتی. هەر کەسێ وتی من زانام ئەوە زانا نییە. دوژمنەکەت بناسە و ئاگادار بە لە هاوڕێکەت جگە لە کەسێکی ئەمین. ئەگەر هەژاری کەسێک بواە ئەوە من زوو دەمکوش. خۆشەویستترین کەسەکان بەلامەوە ئەو کەسانن کە عیبەکانی خۆم لای خۆم باز دەکەن. باشترین خۆنکۆڵی شاردنەوەی خۆنکۆڵیە. هەر کەسێک زۆر پێکەنی هەیبەتی نامێنێ. وابەستەی کەسێک مەبە تاوەکو لە تووڕێی دانەی بینی. بەم شێوەیەش هاتمە کۆتای ڤیدۆکە. هێوادارم ڤیدۆکەمتان بەدڵ بوو بێت و هەروە زانیاریەکی باشم پێتان گەیاندە بێ. وەڕای خۆتانمان بۆ بنووسن لە کۆمنتی ئەم ڤیدۆیە ئایا بەردەوام بین لەسەر بڵاوکردنەوەی ژیانی کەسایەتیەکان یاخود نا. و زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ. ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگات و لە بیرشتان نەچێ. هەر ڕخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەور بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.